ئەمڕۆ ڕۆژی گیانی شانۆ لە شاری سلێمانی لەلایەن بەشی شانۆی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیەوە مەراسیمێکی تایبەت بەم ڕۆژە ڕێکخرا و لە نێو مەراسیمەکە چەندین چالاکی بێگومان بەڕێوەچوو گفتوگۆ قسە و باسێکم لەسەر ڕۆژەکە و لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکەش با میوانداری زۆر بەڕێز کاک دلێر ئەحمەد کا بەڕێزیان شانۆکارن و ڕێخەری مەراسیمەکەشن. کاک دلێر سڵاو لێبێم، کاتت باش بێ. سڵاو لێوەش و زۆر سپاس بۆ کورساتی عزیز بۆ ئەوەی کە هەردەم لە چالاکیەکانە حزوری هەیە و باخی پێویستیان پێیە. زۆر بەخێر بێ. پێم خۆشە باسێک لە ڕۆژەکە بکەین و ئەو چالاکیانە کە ساڵانە بێگومان لایەن بەشی شانۆی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیەوە بە ئەنجام ئەدرێت، ئەم ساڵ چۆن بۆ چ جیاوازێکی هەبوو لەگەڵ ساڵانی پێشووترا؟ بەڵێ دەروونخان ئێمە وەک بەشی شانۆی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی هەموو ساڵێک هەوڵمان ناوە ئەم مەراسیمە بەرز ڕاگرین و تا پێمان بکرێ بایەخ بەو کارە شانۆیان بن کە لە شاری سلێمانیە هەیە تەنها مەراسیمێک نەبێت تێپەڕێت و چەند وتارە بخوێنرێتەوە. ئەگەر هیچ نەبێ بتوانین ئەگەر کۆمەکێکی کەمیش بێ بۆ کارە شانۆیانە بکەینیان ئەو پارەی کە ئەو کارە شانۆیانە پێویستیانە بۆیان دابینکەین کە بتوانن کارەکانی خۆیان نمایش بکەن. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش توانیمان ئەو یادە بەرز ڕاگرین مەراسیمێکمان دروست کرد کە سەرەتایی مەراسیمەکە بە کۆمەڵێ وتار و پەیام هەبوو، هەم وتاری بەشی شانۆ هەم وتاری نوێنەری وەزیری ڕۆشنبیری، دواتریش پەیامی ڕۆژی جیهانی شانۆکەرە لایەن مەڵبەندی شانۆی جیهانیەوە بڵاوەکرێتەوە. ئەمساڵ نووسەر و دەرهێنەری ئەمریکی پیتەر سلارز نووسی بووی ئەگەر خڵانە منە ناوکەیە. ئەو پەیامانە پێشکەشکران و دواتریش نمایشی شانۆیمان هەبوو. بمبورە بەر لەوەش ئێمە سێ کەسمان خەڵات کرد، سێ کەسی ماندوو کە هەستمان کرد ساڵانە ئەکرێ وەگنەری تێ چەند کەسێک لەوانە لەو ئەکتەرانە لەو دەرهێنەرانەی کە لە بواری شانۆیە ماندووە بن خۆنەویستانە بەردەوام لە هۆڵەکانە بە گەرما و سەرما بەبێ هیچ هاوکاریەک درێژە بە شانۆیان زیینوێتی بۆ شانۆ هێڵنەوە. سێ کەسمان لەوان خەڵات کرد کە کاک ڕزگار باهیر، شیران عەبدوڵڵا و لە نێوانی شانە ئەکتەرێکی لاو کە زانیار عەبدولقادر بوو. بە خۆشحاڵی ئەوانمان خەڵات کرد و دواتر نمایشی شانۆیی مردن لە چوار وەرزاکە بەرهەمێکی بەشی شانۆ و کۆمەڵی کەمەندامان بوو. بەشێکی زۆری ئەکتەرەکانی ئەو نمایشە کەمەندامون بۆی پێمان خۆشبوو لەم ڕۆژەیە لە سەرەتایە ئەوان نمایشی خۆیان بکەن. هەم نمایشەکان مودەکەی کەم بوو ماوەی کورد بوو و هەم وەک ڕێزگرتنێ لە کەمەندامێک کە سەر ڕای ئەوەی پارچەیەک لە جەستەی نییە، بەشێک لە جەستەی نییە، بەڵام خۆشەویستی بۆ شانۆ بۆ هونەر بۆ کولتوری نەتەوەکەی وای لە یەکا کە شتێ پێشەشی کولتور و ڕۆشنبیری و هونەری نەتەوەکەی بکە و خزمەتی ئەم وڵاتە بکە. بۆیە زۆر بە قیمەتێکی گەورەی مەسیریەوەمان کرد و بەڕاستیش بەلامانەوە بەهایەکی زۆر گەورەیەکە و کەمەندامانە گوێ ڕایکەم و کورتی جەستەیان یان نەخسێک لە جەستەیانە شانۆیان خۆشیانە هونەرکەن. دواتریش دوو نمایشی ترمانە بێت ڕۆژی 30 مانگ کاک ئاشتی کەمال دەرێنانی بۆ کارێک کردووە لە کارێکی مۆنۆدرامایە لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان نمایشەکات. دوکاریش لە مناسیمەیە سیوێکی مانگ نمایشی شانۆیە کە دەرێنانی مامۆستا دێرین حامیدە و لە هۆڵی بەدیعدارتاژ لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سەمای نمایشەکرێت. زۆر باشە. بێگومان 27 سێ ڕۆژێکی جیهانیە بۆ تەواوی شانۆکارانی هەموو جیهان. بەس ئەم ڕۆژە چ گرنگێکی هەیە بۆ شانۆکارانی کورد؟ گرنگەکەی ئەزانی ئێمە مەفروضە هەموو ڕۆژێک وەک ڕۆژی شانۆ سیرکەین، هەموو ڕۆژێک گوا سیرکەین کە ئەبێ هۆڵەکانمان بەردەوام پڕ بن لە نمایش، بەردەوام شانۆکاری ئێمە هونەرمەندی ئێمە ئەکتەر و دەرهێنەری ئێمە دەرفەت و بوارەکانیان ئەوەنە بۆ ڕەخسابێکە بتوانن بەردەوام لە هۆڵەکانە بن. شانۆ ئەتوانێت ژیان بە جۆرێکی دەربەخشێتەوە بە کۆمەلگا، ئەتوانێت ژیان بێ بە شێوەیەکی جوانتر لە وێنەیەکی جوانترە. شانۆ ئەتوانێت مانای زیینوێتی بگەێنێ، مانای بەردەوام بووم بگەێنێ بێجگەلەوە هەموو بایەخ و گرنگجانی کە هەیەی لە بواری کولتوری و لە بواری ناساندنی ناسنامەی ڕۆشنبیری تۆیە بە جیهان. بەڵام بەتەنها ڕۆژێک لەوانەیە تاریخێک بێ ئەمە کە دانراوە و ئیشی لەسەرێکوی وەک زۆر ڕۆژی تر ڕۆژی دایکان ڕۆژی باوکانەوە بێ بە مناسبەیە بۆ یادکردنەوە. وەڵام من پێم وایە بێ هەموو ڕۆژی لای ئێمە ڕۆژی شانەوە بێ. ئەگەر بەپی پێویست بایەختان بە شانۆ هەبێ لەلایەن دەستگا بەرپرسەکانی حکوومەتەوە بۆ ئەوەی کە شانۆکار بتوانێت بە تێر و تەسەلی بەسکی تێرەوە دوور لە سەرما و گەرما لە کەشێکا کە گونجاو بێ بۆ کارکردنی شانۆ بکات. پێم خۆشە باسێک لە بەشی شانۆ بکەم لەگەڵ بەڕێستا. بێگومان ئەم بەشە یەکێکە لەو بەشە هەرە گرنگانەی کە ئەرکی زۆرینەی ئەکەوێتە سەر بۆی کە پاڵپشتی شانۆکاران بکات بۆ بەردەوامبوونیان لە سەرچەختەی شانۆیە.
کارەکان لە نێو بەڕێوەبەرەتیە چۆن ئەڕواز بۆن تا چەند پاڵپشتی شان و کارانن تا چەند ئەو کارانی کێن بەردەستان ئێوە ماگانە بێت یاخود هەفتانە بێت پاڵپشتیان ئەکەن بۆی کە هەر هیچ نەبێت بەشێک لە هۆڵی شانۆکان پڕ ببنەوە. بەداخۆ سەرتا بالیەوە دەست پێ بکەم بەهۆی ئەو قەیرانانەی کە ڕویان ناو کورتکردنەوەی یەکەمکردنەوەی هەنێ لە بەڕێوەبەرەتیەکان وای کرد کە ئێمە لە بەڕێوەبەرەتی شانەوە ببین بە بەشی تەنها بەشێکین و سەر بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانین. واقعەکە ئەوەیە کە لە وڵاتەیە بۆ زۆر شت بودجە بەردەست نییە، بۆ زۆر شت قەیرانە لە ڕووی داراییەوە. ئێمەش بەدەرنین لەو قەیرانە و ئێمە بەشی لەوانەیە پشتی شێرمان لەوەیە پێ بڕابێکە لە هەمووان زیاتر بێبەشکراوین، لە هەموو کایەکانی تر لە هەموو وەزارەتەکانی تر بێبەشتر کراوین لۆ ڕووەوە. شانۆکاری ئەمە پێم وتی ینی ئەوەی بودجەی پێویستی لە بەردەسانەیە بەشی شانۆش ناتوانێت ئەو بودجەیە دابین کات چونکە لە سەلاحەتی ئێمەیان نییە، لە سەلاحەتی وەزارەت و وەزارەتی دارایی و ئەو جیهانایەکە ئەو لایەنانەیە کە مەفروزە لە سەری سەرەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە ئاستی حکوومەتەوە کار بۆەوە بکرێت کە بودجەیەکی تایبەت بۆ هونەر بەگشتی و وشانۆش لە نێوانە دابیم کرێکە ئێمە بتوانین ئەو پارێ ئەو بودجەی کە بۆمان دابی نەکرێ مانگانە یان ساڵانە بەپێی ئەو سەقفە کە بۆ ئێمەدانرێ کار بۆ شانۆ کار بکەین پلانمان هەبێ. ئێمە ئێستا ناتوانین پلانمان هەبێ، هیچ پلانێکمان نیە. ئەمە ڕاستیەکەیە، ئەمە واقعەکەیە. بەشی شانۆ ناتوانێت پلانی بۆ ساڵێکە بێ، ناتوانێت پلانی بۆ مانگێک دەبێت چونکە بودجەی بەردەستی دیاریکراو نییە، محدد نییە، نازانین چی وەرەگرین. کاک لەگەڵ ئەم هەموو گرفتەی کە باسەکرێ ئاستی ئێستای شانۆی کوردی چۆن ئەبینیتەوە؟ بۆ نمونە ئێمە زانین کە چەندین شانۆکاری زۆر بازمونمان هەیە کە ئەوانە ئێستا بێکمان توانیوانە کە ڕێڕەوەیکی باش بۆ ئێستای شانۆ بۆ زۆر لە شانۆکاراندا بنێن. ڕەوشەکە ئێستا چۆنە بینیت؟ من وێڕای ئەوەی نەخسی هۆڵمان هەیە بە ئاشکرا لەم شارەیە چەند هۆڵێکی کەم هەیە لەم پایتەختی ڕۆشنبیری ئێمەیە کە ئەوە گرفتێکی گەورەیە. وێڕای ئەوەی کە دەیان نەخسی یان کەم و کورتی تەکنیکیمان هەیە بۆ شانۆ چ لە ڕووی ئینارە و دیکۆر و هەموو بابەتانی تر، بەڵام بە سیقەوە ئەماڵێم شانۆکاری کورد هیچی کەمتر نییە لە شانۆکاری جیهانی و کارە شانۆیەکانی ئێمە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی جۆرەوە لە ڕووی ئاستی ئەکتەرەکانمان و دەرهێنەرەکانمان ناڵێم هەموو شتێک دەرەجات و پلەبەندیە ئاز بە ئاز هەنگاو بە هەنگاو هەمومان لە سفرەوە دەست پێەکەین و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەواڕین. بەڵام زۆری نێو کارانی کەیبینی یا بەشێکی زۆر لەو کارانی کەیبینی تا ئاستێکی زۆر دڵخۆشکەرن. ئەوە شانۆکاری ئێمەیەکە لە فستیڤالەکانی دەرەوە و چەندەهازە لە فستیڤالی فەجر و لە فستیڤالەکانی تر خەڵاتە باک. ئەمە نیشانەی ئەوەیە کە شانۆکاری ئێمە ئاستێکی لە ئاستی لۆکاڵی دەرچووە ئەتوانێت ئاستێکی نێودەوڵەتی هەبێ. بەڵام ئەوەی کە لە لۆکاڵ و ناوخۆی هەشتوێتیەوە ئەو زروف و بارودۆخەیە کە شانۆکاری ئێمە تیاژی ئەو بایەخ پێنەدانەیە جنابەت دڵنیایی وەڵێم ئاستی کارەکان وەک نواندن وەک دەرهێنان لە هەموو ئەو بوارانەیە شانۆکاری ئێمە توانیوێتی ئاستێکی زۆر باشی هەبێ. بەڵام باقی شتەکانەوەیان دەسەڵاتی ئێمە نیە، پێویستی بە پشتیوانی حکوومەت و پلانی حکوومەتە بۆ پشتیوانیکردن و دابینکردنی هەموو پێداویستەکانی بەردەوامی بوونی شانۆکارانیش بێگومان. کاکدلێر ئەحمەد وەکو یەکێک لە شانۆکارە دێرینەکان کە بێگومان جگەلەوەی کێکێکە لە شانۆکارە هەرە باشەکانێکێکە لە دۆبلەرە هەرە تایبەتەکانی هەمومان ئاشنایم بەدەنگی. پێم خۆشە پامی تۆ بزانم کاک دلێر لەم ڕۆژە بۆ هاوڕێکانت بۆ شانۆکاران بە شێوەیەکی گشتی لە تاوی هەر چوارپارچەی کوردستانە. من ئەبوو لە سەرەتاوە پیرۆزباییم لێ بکردنا پیرۆزبایی ڕۆژێک کە تەمەناکەم زۆر جار ئەم جوملەیە دووبارەکەمە تەمەناکەم ساڵانی داهاتوو ئەم یادە لە دۆخێکی زۆر باشترا بکەینەوە لە دۆخێکی ئابووری و لە دۆخێکە کە لە باتی 2 هۆڵ و 3 هۆڵ 10 هۆڵ 15 هۆڵمان بۆ نمونە لەم شارەیە هەبێ لە دۆخێکە کە شانۆکاری ئێمە بتوانێت بە خۆشگوزەرانی شانۆ بکە نەک لە وەزعێکی زۆر خراپە نەک بە دامایی و بەماندووبوونێکی زۆر نەک لەو هەموو قەیرانەیە کە هەمومان تیاژین تەمەناکەم هەموو وڵاتەکەمان لە قەیران و لەو زۆفە خراپانە دەرچێ بگەینە کەنارێکی زۆر ئارامتر لە هەموو ڕوویەکە و کەنارێکە خۆشگوزەرانی تیاوێ بۆ هەموو میلەتەکە و شانۆش لەناو ئەوانەیە بگاتە ئاستێک کە بتوانێت بە حڕێتی خۆی بۆ پەڕی خۆشگوزەرانی خۆی شانۆکار کار بکات لە هۆڵەکانە بەبێ ئەوەی کێشەی دارایی و کۆمەڵی کێشەی تری گەورەی هەبێ. بۆیە گەڕای پیرۆزبایی تەمەناکەم ساڵانی داهاتوو جوانتر بن گەشاوەتر بن بۆ هەموو ژیان لە کۆمەلگای ئێمە بۆ شانۆش بە تایبەتی. زۆر سپاس بۆ بەڕێز کاکدلێر ئەحمەد شانۆکار زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی کاکدلێر زۆر بەخێر.